نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. فەتانەت و چەند سیفەتێکی سەروەرمە. سۆز و میهرەبانی. دیوێکی تری فەتانەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام سۆز و میهرەبانیەکەیەتی. لە هەمان کاتدا لە سۆز و میهرەبانیەکەیدا ئاسۆیەکی تری دەرکێکی بێوێنە پەنهانە. بەڵێ پێغەمبەری خوا وەک تاقانە نمایندەی ڕەحمانیەت و ڕەحیمیەتی پەروەردیگار لەسەر زەوی کاریگەری ئەم دوو سیفەتە مبارەکەی وەک ئیکسیرێک بەکارهێناوە و لەسەر جەم دڵاندا تەختی خۆشەویستی خۆی داناوە. لە ڕاستیشدا هیچ شتێکی تر هێندەی سۆز و بەزەیی و نەرمونیانی و دڵسۆزی و لە دڵەوە بوون مرۆڤ لای خەڵکی خۆشەویست و پەسەند ناکات. بۆیە دەبینین پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لە ڕێی ناسچی دەرونی و لێهاتنە بێوێنەکەی و فەتانەتەکەیەوە زۆر بەباشی سوودی لە سۆز و میهرەبانیەکەی وەرگرت و وەک مەودایەکی تری فەتانەتەکەی بەکاری هێنا. ئەمەش خۆی لە خۆیدا بە بەڵگەیەکی تردا دەنرێ لەسەر پێغەمبەرایەتەکەی. خوای گەورە عەزە وەجەلە ئەوی وەک ڕەحمەت ناردووە بۆ هەموو جیهانیان. بەڵێ ئەو ئاوێنەی پرشنگدار و درەوشاوەی ڕەحمەتی کردگاری میهرەبانە، هەر دەڵی چاوگێشی سازگار و حەوزێکی کەوسەرە لە جەرگەی بیابانی کاچی بە کاچیدا. هەرچێ دەستی دابێتە گۆزەکەی و بەرەو ئەو مێرگە کەوتبێتە ڕێ پێی گەیشتووە، هەم گۆزەکەی پڕ کردووە، هەم بە کامڵی دڵیشی لەو ئاوە سازگارەی نۆش کردووە. جاییتر بەم ڕەحمەتەیەوە هەروەک کانیاوێکی کەوسەرینە کە بەڕووی هەموواندا کرابێتەوە. هەر کەسێ بیەوێ دەتوانێت سوودی لێوەربگرێت. ئەوە تا ئەو پێشەوە سەروەرە عەلەیهی سەڵاتی وەسەلام لە ڕێی فەتانەتە سەرسوڕهێنەرەکەیەوە دەتوت ئەم ڕەحمەتەی ماهیەتی کردووەتە داوێکی نورینی بە بەهەشت گرێدراوەوە و ئەو ڕۆحانەی پێڕاو دەکات کە تینووی ڕەحمەتەکەین. هەرچێ بکەوتایە کەشی ئەفسوناوی ئەو داوەوە دوجار خۆی لە لووتکەدا دەبینیەوە. ئیتر ڕەحمەت لە ناودەستی ئەو پێغەمبەرە نازدارەدا صلی الله عەلەیه وسلم بوو بووە کلیلێکی سحری لەم جۆرە. اینجا هەر بەم کلیلە هەموو ئەو قوفڵە کوێرەوە بوو ژەنگرتوانەی کردەوە کە کرانەوەیان بە ئەستەم دەبینرا و مەشغەڵی ئیمانی لە گشت دەروونەکاندا داگیرسان. بەڵێ لە نێو تەواوی مرۆڤایەتیدا ئەم کلیلە ئاڵتونیە ئەسپەردەی ئەو حەزرەتی محەممەد المستەفایە کرا کە ڕۆح ئاڵتونیە و کانزاکەشی ئاڵتونی پاڵفتەیە، چونکە شیاوترین کەس ئەو کلیلە وەربگرێ ئەوە. بەڵێ خوای گەورە ئەمانەت بە کەسێک دەسپێرێت کە شایستەی بێت. جابۆیە کلیلی ئەو دڵەشی کە بە ئەمانەت بە مرۆڤ سپاردە بوو سپاردیە شیاوترین کەسی ئەو کارە، ئەویش سەرداری هەردوو جیهان حەزرەتی محەممەد المستەفایە صلی الله عەلەیه وسلم. بەڵێ خوای گەورە جەلە جەلالوه وەک ڕەحمەت ناردوویەتی بۆ جیهانیە، ئەویش لەنێو ئەو پەڕی هاوسەنگیدا بە باشترین شێوە نرخاندی. بیرمان نەچێت هاوسەنگی لە ڕەحمەتیشدا زۆر گرینگە. زیادەڕەوی و کەمڕەوی لە ڕەحمەتدا. وەک چۆن هەموو شتێک زیادەڕەوی و کەمڕەوی هەیە، بەکارهێنانی ڕەحمەتیش ئاوا زیادەڕەوی و کەمڕەوی خۆی هەیە. هەزر و ڕەفتاری هەندێک لەو دەستە و تاخمانەش کە لافی مرۆڤ دۆستی لێدەدەن دیارترین نمونەی خراپ بەکارهێنانی ڕەحمەتە. ئەوانە بەدەمکوتینێکی ناهاوسەنگانە لە خۆشەویستی و مرۆڤ دۆستی لەلایەک و لەلایەکی تریش بەوەی کە هیچیان هەز بە پەیوەندیەکی دڵسۆزانە و لە دڵەوە ناکەن بەرامبەر بە باوەڕداران و دینداران زیندوترین نمونەی ئەم بابەتە پێک دێنن. بەڵێ ئەگەر لە دەستیان بێت کەسانی دیندار و موسڵمان لە خوێنی خۆیاندا دەگەوزێنن، چونکە خۆشەویستی ئەوان تەنها بۆ خۆیان و ئەوانەیە کە وەک خۆیان بیر دەکەنەوە. لە ڕاستیدا ئەم خۆشەویستیەش ئەو خۆشەویستیە حەسبیە بێ بەرامبەرە نییە کە ئێمە لی تێگەیشتووین، بەڵکو خۆشەویستیەکە لەسەر بناغەی بەرژەوەندی خوازی بنیادنراوە. لە کاتێکدا ڕەحمەتەکەی پێغەمبەری خوا سەر تاپالەنێو ئیستیقامەت و ڕاستڕەویدا ڕێی کردووە و نەک تەنها مرۆڤایەتی بەگرە سەرانسەری بوونەوەرانیشی گرتبووە و لە گرتنەوەشیدایە. ئیماندارانیش لەلایەن خۆیانەوە سوودمەندی ئەو ڕەحمەتە بوون کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام نوێنەرایەتی دەکرد، چونکە ئەو بەرامبەر بە ئیمانداران ڕەئوف و ڕەحیمە، واتە مامەڵەی لە دڵەوەیە و دڵسۆزانەیە، دڵی نەرمە، هەروەها زۆر بە بەزەیی و میهرەبانە. لە پاڵ باوەڕداراندا بێباوەڕ و منافقانیش پشکی خۆیان لەو ڕەحمەتە بەرکەوتووە، بگرە تەنانەت حەزرەتی جوبرائیلیش پشکی تایبەتی خۆی هەیە لەم ڕەحمەتە،
جاوەرە فراوانی و بەرینی ئەم ڕەحمەتە بەوە مەزەندە بکە کە گەیشتوتە ئەو ڕادەیەی تەنانەت شەیتانیش بە چاوی ئومێدەوە بۆی بڕوانێت. بێگومان ڕەحمەتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتی وەسەلام لە کۆمەڵە کەس و دەستە و تاخمێکی دیاریکراودا قەتیز نەمابوو. هەروەها نەشدەچ و ڕەحمەت وەک ئامرازێک بۆ بەرژەوەندی خوازی بەکاربهێنێت، وەک ئەوەی لە ئێستادا کەسانێک بەکاری دەهێنن.